سڵاو جێچەڵی سێکسی چییە؟ بۆچی لە کۆمەڵگەی کوردەواریدا لە ئێستادا زۆر باسی ئەو دیاردەیەکرێت؟ ئایا هەر بەڕاست جێچەڵی سێکسی لە کۆمەڵگەی کوردەواریدا بۆتە دیاردە؟ بینەرمان. گێچەڵی سێکسی واتە هەموو جۆرە ئازارێکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە کەسێکەوە بۆ یەکی تر و بەزاندنی سنووری ماف و ئازادیەکان لە ڕێگەی ئاماژە و وتە و دەستلێدان تا دەگاتە بەکارهێنانی تونند و تیژی جەستەیی. ئەم دیاردەیە زیاتر بەرامبەر ڕەگەزی مینە لە زۆربەی کۆمەلگاکان پیادە دەکرێت و زۆرتریش لەژێر کاریگەری کەپت و چەپاندنی سێکسی ئەنجام دەدرێت. کچ و ژنان لە ناو بازار و شوێنە گشتیەکان دەکەونە بەر لافاوی پلار و تانەوتەشەر و ئازاری جەستەیی کە زۆر جار بە هۆکاری شەرم و گەورەتر نەبوونی کێشەکان بێدەنگی هەڵدەبژێرن و لەم نێوەندەشدا ئازار و جێچەڵی سێکسی بەرۆکی منداڵانیش دەگرێتەوە. جێچەڵی سێکسی لە کۆمەلگە موسڵمان نشینەکان و لە کۆمەلگەی کوردەواریدا خەریکە لە حاڵەتەوە دەبێتە دیاردە. ئەم دیاردەیە هێندە زۆرە، تەنانەت زۆر لە راپۆرتە نێودەوڵەتیەکان باس لەوە ئاکەن کە ڕێژەی جێچەڵی سێکسی لە وڵاتێکی وەکو میسردا یاخود لە وڵاتێکی وەک سعودیا، وەک ئەفغانستان، وەک کوێت زیاتر لە 50% دەبێت. ئەم جێچەڵە هەم کچان و هەم کوڕانش دەگرێتەوە. گەلێک جار جێچەڵی سێکسی تا دەگاتە حەدی اغتیساب لەلایەن باوک و برا و خزم و کەسانەوە دەکرێنە سەر ئەو کەسانە. پرسیارەکە لەمەدایە ئایا ئەم هەموو پەروەردە دینیە، ئەم هەموو پەروەردەی قوتابخانە و ڕاگەاندنەکان هیچ دەورێکی نەبووە لە دروستکردنی کۆمەلگەیەکی پاکدا؟ پرسیاری لەوە گرنگتریش ئەوەیە ئایا لە کۆمەلگەی مەدینەدا کە پێغەمبەری ئیسلام خۆی ڕابەرایەتی کردووە ئەم دیاردانە هەبوون یاننا؟ زۆر جار وامان بۆ باسەکرێت کە کۆمەلگەی مەدینە کۆمەلگەی فریشتەکان بووە کەچی سەیر دەکەین لە دەقەکانی قورئان و سوننەتدا باسی ئەومان بۆ تەکرێت کە تەنانەت لەو کۆمەلگەیەشدا دیاردەی جێچەڵی سێکسی تا دەگاتە حەدی اغتیساب هەبووە. چێن ئەوانەی دەکەونە بەردەم گێچەڵی سێکسی و بۆچی زۆر جار بێ کاردانەوە تێدەپەڕێت؟ ڕەگەزی مینە چۆن دەتوانێت خۆی بپارێزێت؟ ڕۆڵی ڕێکخراوەکان چییە بەتایبەتی ڕێکخراوەکانی پاراستنی مافی ژنان و منداڵان؟ ئایا باڵادەستی هزری ئاینی و تێڕوانینی ئیسلام بۆ سێکس و ڕەگەزی مینە هۆکاری بڵاوبوونەوەی گێچەڵی سێکسیە یان ئاین لە بنەڕەتدا بۆ کۆنتڕۆڵکردنی غەریزەی جنسی و دیاریکردنی سنووری پەیوەندی نێوان نێر و مێکار دەکات؟ بۆچی گێچەڵی سێکسی لە وڵاتە ئیسلامیەکان بە ڕێژەیەکی زۆر دەبینرێت؟ مامۆستا ئەمە باس لە جێچەڵی جنسی بکەین. جێچەڵی جنسی لەم ڕۆدا بۆتە تقریباً دیاردەیەک لە زۆربەی کۆمەڵگەکانە. کۆمەڵگەی موسڵمان نشین، کۆمەڵگەی ئەوروپی، کۆمەڵگە غەیری موسڵمانیش. پێت وایە جێچەڵی سێکسی بە معنای هەر لە دەست لێدانەوە هەتاکو و اغتیساب پەیوەندی بە پەروەردەوە هەیە یاخود هەر غەریزەیەکە لە ئینسانە بە تایبەتی جیلی گەنجان؟ خۆی لە ئاینی ئیسلام بەڕاستی کە خۆی گەورە لە قورئاندا باسی زینا ئەکاتن، ئاەتی زینا فەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا. طبعا لێرە کە باسی زینا ئەکاتن مقدماتی زینا، طبعا ئەو مقدماتانەی زینا هەمووی لەم ئاەتەدا خۆی گەورە نهی لێ کردووە و قەدەغەی لێ کردووە. کەواتە ئەگەر باسی جێچەڵی جنسی بکەین یان تەحەڕوشی جنسی بکەین، طبعا ئەمەش لە ئاینی ئیسلامدا نهی لێ کراوە و قەدەغەی لێ کراوە لەبەرەوەی ئەمە سەردەکێشی لە بۆ بەڕاستی زینا ئەو گوناحە گەورەی کە ئەو تاوانە گەورەی کە لە قورئاندا حرام کراوە. بۆ نمونە لە ئاینی ئیسلامیشدا دائیمەن کە باس لەوە کراوە کە ئافرەت خۆیدا بپۆشێ و هەروەها لە جیهەت پیاوە کە نەزەر نەکاتن. ئەمە هەمووی بەڕاستی وەکو عیلاجێکە و چارەسەرێکە بۆ ئەوەی کە هەم ئافرەتەکەش شێوازێکی وای نەبێتن کە ئەوە عیلاجە بخۆی هەر مجتەمەعێک کە بەڕاستی کە پیا و ئافرەتی تێدا بژی بەڕاستی ئەگەر پێوەرەك ڕاستەوەیە بڵێ، بەڵام خۆی لە هەموو ئێستا لە زۆربەی وڵاتەکانیشدا کە بۆ نمونە چەند حالەتێک چەند شتێک دادن بۆەوەی تەحەڕوشی جنسی نەکرێتن. مەسەرەن بۆ نمونە ئەو پەڕی لە وڵاتە ئەوروپیەکان مەسەرەن هەتا لە وڵاتە عەرەبیەکانیش بەڕاستی ئەم دیاردە زۆرە، خاستن لە وڵاتانەی بەداخەوە کە کەثافەی سوکانیان زۆرە کە مەسر و تونس و جەزائیر. بەڕاستی ئێمە سیر بکەین زۆربەی تەقاریر و راپۆرتە نێودەوڵەتیەکان و ناوخۆیەکان باس لەم وڵاتانە ئەکەن. بەڕاستی بگورە مامۆستا دوو من ئەوەی کە لە راپۆرتەکان ئەوک بەڕێزت باسێکی دیقەتم لە دوو شوێن زۆردا
مصر والسعودية. بله السعودية دولتك بهمو معناه إسلامية يعني حتى شركات تطبيعك بله خلقك إلى سطان نور نيوشكر ومتدينة بأمان شو مصر وكمان بزانم مسلمانة كان إنهم حجابا هذا أوش التحرش لم دوشنا زور زورة بيت التحرش ما بس بو أفردني تنانك بو كورانيش أو كباس أكره مثلا دولاتي شوكو السعودية سطاب بيستوبيان جتنا زياتر جنجاني منالي جنجي كور تعداء جنسيان اللي أكره باستوية طبعا وأخوي دائما أو نصاني أو نص قرآنياني كبون مناشتيك حرام أكن براستي نص كان موجودة للقرآن بلام زور زاران مثلا كوملجا كاش دور دبيني كوملجا كبابنية بام نصوص قرآنيانا بروي نصوص قرآنية كان هم إلى سر أون كبراستي أم كارانا براستي حرام ونهي لكراوة بتايبتي جناح كي تنتريش بو أجر أم كسي كذي شري جنسي بيدا كريبون منا كوربي مثلا لان بياوان بي أما جناح كي تنتريش ما مسبا لسكر كان جال باسينا كم يوم مثلا آتك القرآن بيروزا كخوي باسي أو كان لك كومالجي مدينة تحرش جنسي هرهبوه يا أيها النبي قل لأزواجك وبناتك إلى آخره ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين أحاديث كان باز لو كان كجنجاني مدينة دەستکاری ژنەکانیان کردووە بە تایبەتی لە شەوا دەستیان بۆ بردوونێتر هەرچێکیان لێ کردوون کەچی سێرەکەین ئاەتەکە تەنانەت وەکو نەهیش نییە خۆی بەڵێ سەبەبی نزولی ئەم ئاەتە زیاتر بۆ ئافرەتی حور نەبووە ئەو کاتی بۆ ئەو کەنیزە و ئیمانە بووە بەڵێ کە ینی دەموچاویان کەشف بووە و هەروەها مسلمانەکان ئەویان دیتووە بەڵام هەندێک مفەسرین بەڕاستی چوان هەندێک ئەڵێن بەڕاستی ئەوانە بە دوایان کەوتونە و بەو شێوازەی کە بەڵام ئیمامی شەوکانی لە تەفسیری خۆیدا باس لەوە دەکا ئەم شتە ڕەت دەکاتەوە کە بەو شێوازەبی کە بە دوای ئافرەتەکان کەوتبێن چونکە ئێمە دەزانین مجتەمەعی مەدینە مجتەمەعێکی خاوێن بۆ بەڕاستی هەر کارێک کە کرابێ بە پێچەوانەی شریعەتی ئیسلام بێ حتمما پێغەمبەر درودی خوای لەسەر بێ یعنی ئاگاداری ئەم کارەی دەکردەوە مەسەلەن بۆ نمونە حەدیثێکی بوو بە مثلا نهي لم كاره بكريتن يعني زياتر بو شرح كرديني ام آياتا يعني كلام آياتا بون من بوشة واز بس ام احاديث معناها يعني شو كان احاديث كان رتكاته لم لانه بەڵێ لەم بابەتەوە ینی بەتایبەت لە تەفسیر و ڕاڤەکردنی ئەم ئایەتە پیرۆزە ئیمامی شەوکانی عەفوەن مطلقاً یعنی ڕەدی ئەم بابەتە دەکاتەوە هەتا دەڵێ ئەمە ناوەشێتەوە هەتا بەو لەوزە دەڵێ ناوەشێتەوە لە سەحابەیەک بە دوای ئافرەتێکەوێت کە خۆمان ئەزانین سەحابی تعریفی سەحابی وایە کە ئەوەی کە پێغەمبەری خۆ هەمووی مەلائیکەت گەنجی تیا بووە مڕاهقی تیا بووە منافقی تیا بووە ڕاستە بەڵام کۆمەلگایەک شێوە نییە مامۆستا ڕاستە وایە بەڵام یعنی بەگشتیدا لە گشتیدا ئەم مفەسیرە ڕەدی ئەم شتە دەکاتەوە جەچەڵی سێکسی کورت ناکەینەوە لە کچانە یا لە ژنانە جنسی مینە ئێمە لە کوڕانیشە بە هەمان شێوە هەمانە تا ئێستا لە ئەوروپاش مەسەلەی هۆمۆسێکسوال خۆمان ئەڵێن نێربازی لە کۆمەڵگە ئیسلامیەکانیشە ئەوەی کە دیارە لە سعودیە لە کوێت لە ئەفغانستان لە چەندین شوێنە ئەو شوێنانە کە ئافرەت تیا زۆر مەحشورە لە ماڵەوە کوڕان ئەبنە بەدیل بۆ هەم جێچەڵی سێکسی تەنانەت بۆ ڕەقسکردن و ئەرە ئەو تا لە شریعەتیش باسی غولامی ئەمرە دەکات مناڵی لوسکە بەڵێ ڕاستە وەکو باسمان کرد ینی ئەم بابەتەی کە پەیوەندی بە جێچەڵی سێکسی هەیە ینی کە حەسر ناکرێت تەنها لە ئافرەتدا بۆ نمونە لە هەندە وڵاتدا بە تایبەتی لە وڵاتەکانی خەلیجدا هەتا لە وڵاتەکانی مەسریشدا ینی ئەم حالەتانە باز دەکرێت بە تایبەتی مجتەمەعێکی وەکو ئەوروپا ینی کە منداڵێک دەبینی مەسەلەن زۆر جاران ینی دەیان پارێزن چونکە ئەمەش ئەو شتانە ئەو حالەتە سەلبیانە لەم وڵاتانە بۆ نمونە ئەو ئەفلامانەی کە لێ درێتن مەسەلەن بۆ نمونە لە وڵاتە ئیعلامی ئەو وڵاتە بەڕاستی تەسیراتی خۆی هەیە لەسەر ئەمە بەڵام بە هەر حاڵ لە هەر مجتەمەعەکانی مەسەلەن وڵاتانی عەرەبی بۆ نمونە سعودیا بە یان مەسر بێ مهم ئەوەیە لە قورئانی پیرۆزدا ینی بەڕێزتر ئەچیتۆ سەر دەق من ئەمە واقعی کۆمەڵگە با بڵێن زۆرتر تەنانەت بمبورە ئەگەر سەری تاریخ و ئەدەبی ئیسلامیش بکەین بەگشتی هەڵبەت مەبەسم ئەدەب بڵێن کتێبەکانی وەکو تەوق الحەمامە وەکو کتێبەکانی ئەسفەهانی و ئەمانە باس لەو حاڵەتی تەنانەت گوڵستانی سعدی یا شێخ ڕەزای تاڵەبانی باس لە حاڵەتی هۆمۆسێکسوال زۆرەکەن لەناو کۆمەڵگە موسڵمان نشینەکانی ئەو کاتە کە هیچ نەبوونە
یاعلامهم وانە ئەوەش ڕاستە بێ بخۆی لە هەندێک کتێبی ئەدەبی عەرەبی زۆر جاران عەبدولفەرید بەڵێ هەندێک شت باس دەکرێتن کە ئەو بابەتانە بەڵام ئەمە خۆی دیاردەیەکی جاهیلی بووە نەقل بوو ماوەتەوە بەڵام وەکو مثلەن بەهێز نەماویتەوە بەڵام وەکو سەقافەتێکی جاهیلی کەلتورێکی جاهیلی ماوەتەوە چونکە ئەمە چەند نوسوسی قورئانمان هەیە کە نەهی لەم کارە دەکاتن بۆ نمونە یعنی مەسەلەی لیوات و ئەم کارانە و یان مەسەلەن ئەمە کە جێسەڵی سێکسی بۆ نمونە پیا و کوڕ بەرامبەر بۆ شێوازەی کە بەڵام لێرەدا ئاەت هەیە توندە مەسەلەن لە عاقبەت و سزای ئەم کەسانە بەڵام خۆی هەندێک مجتەمع هەیە ئەمە زیاتر وەکو عاداتێکی جاهیلی بۆیان مایتەوە بەڵام لەگەر ئەوەدا ئیسلام قەدەغی لێ کردووە ئەفما مثال لەسەر مەسەلەی هۆمۆسێکسوال حەزەکەم پرسیارێک تر بکەم ئێمە وابزانێک ئاەتمان هەیە لە سوورەتی نیساء بە کورتی باسی ئەکات یان باسی هیچ عەزابێکیش ناکات لەسەری وەاللەذانی یەأتیانها منکم فآذوهما فإن تابا وأصلحا فأعرضوا عنهم بەڵێ ڕاستە بەڵام لێرەدا ئەم ئاەتە لەوانەیە بەموتڵەقی باس کرابێتن بەڵام لە حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەند حەدیسمان هەیە مەسەلەن قسەی عالمەکان و زانایەکان بۆ نمونە حتى عقابی زۆر توندیان داون خەتەم لە فقهی شافعی باسەکرێتن کە بۆ نمونە سزا و عقاب من مەبەستمێک ئەگەر وەکو زینا بێت بۆچی زینا بەم شێوە قورسە باسەکرێت ئەزانیەت و ئەزانێ حەدی بۆیە بەس بۆ نێربازی طبعا ئەمە ڕاستە خۆی بەطریق الأولى تونترە يعني و دەبێ عقابەکەی تونتر بێت چونکە بۆ نمونە خوای گەورە دەفەرمێ نساؤكم حرث لكم فأتوا حرثكم أن شئتم طبعا لێرە باسی حرث ئەکا بۆ چونکە ئەگەر علاقەی بینی پیا و ئافرەت حرثە يعني منداڵی لێ ئینجاب دەبێ علاقەیەکی طبیعی و سروشتیە بەڵام لێرەدا مەبەست ئەوەیە کە لەو ئافرەت جائز نەبێ بە شێوازێک کە بۆ نمونە ئەو شێوازەی کە شەرعیە و مەقسەدی شەرعی لە زەوازدا لە بۆ بوونی ذوریەتە لەم یعنی چ جای ئەوەی کە بەڕاستی لە نێوان دوو جنس کە هیچ کە شتێکە کە کارێکی بەزێ و حرامە پێتوانێت کۆمەڵگە تا کراوە بێت تا ئازادی تیا زیاتر بێت تەنانەت ئازادی سێکسی و ئازادی جۆری ئافرەت و خۆ گۆڕین و ئەمانە مەسەلەی تەحەڕش جێچەڵی سێکسی کەمترە بێتەوە من وای دەبینم بە پێچەوانەوە طبعا چەند ضوابط تونتر بێتن ئەمە ناڵێن ینی مەسەلەن زۆر شت هەیە طبعا لە ڕێی محاضرات و بۆ نمونە شێخ الشەعراوی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ یعنی کە عالمێکی داعیەکی گەورە بووە لە مەسر بۆ نمونە عەسران وتاری هەبووە جەلساتی هەبووە بۆ نمونە ئەگەر سەیری ئاەتەکان بکەین تەفسیری ئاەتەکان دەکە کە خۆی ئەزانێ لە مجتەمەعی مەسر ئەژێ کە مجتەمەعێکی قەرەبارغە و لە گونجایە و خەڵکی سەعید بووە ئەزانێ ئەو مجتەمەعەکەی خۆی چ دیاردەیەکی تێدا ئەوەی بۆ نمونە لە خلالی يعني ئیلقای محاضرەتەکانی زۆربەی کێشەکان و کارەکانی لەو حەل دەکرد لە خلالی وتارەکان لە کۆمەڵگە موسڵمان نشینەکانە کۆمەڵگەکە داخراویشە بەڵام یانی زۆرشت دەرناکەوێت لەگەڵەوەش ئەو ئەرقامە هایلا نەمانێت لە جێچەڵی سێکسی لە مناڵ لەمانە لە کۆمەڵگە ئەوروپیەکانە ئەو شتە بۆ شوێنێ بەڵێ خۆی بەڕاستی ئەمەگە جێبگرینە يعني ئەو تەقاریرانەی يعني سێری ئەو تەقاریرانە بکەین کە لە منظماتەکانی ئەوانەی تایبەتن بە حقوق الأطفال و مثلا ئەوانەی زیاتر تەماشا دەکەین بەڕاستی ئەو حالەتانە لە مجتەمەعی کۆمەلگای ئەوروپی زۆر زیاترە بەداخەوە کە شوێنێک کە شوێنی کەنیسەیە لەم شوێنانەش بەڕاستی حتا چەند عقوبە لە ڤاتیکان بۆ ئەو کەسانە دەرچووە ینی لە سەرۆکی ینی بابای ڤاتیکان بۆ ئەو کەسانی کە تەعدای جێسەری سێکسیان کردووە بەو کەسانی ئەو منداڵانەی کە قاسڕن. گۆڕانی فۆرم و ستایلی ژیان لە کۆمەلگا بەتایبەتی سەبارەت بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و لە ژیانی ئافرەتاندا وای کردووە کۆمەلگا بە ئاسانی ئەمە قبول نەکات و هەر بۆیە ئەرکی ڕێکخراوەکانی تایبەت بە ئافرەتان و مافی منداڵانە هۆشیاری جڤاکی بڵاو بکەنەوە و کار لەسەر گۆڕینی تێڕوانینی کۆمەلگا بکەن بەتایبەتی سەبارەت بە گێچەڵی سێکسی. لە کۆمەلگەی ئەمە و لە کۆمەلگە ئەوروپیەکان لە هەموو کۆمەلگەکانە جێچەڵی سێکسی دیاردەیە یا حاڵەتە و باڵێن ژنان و ئەمانە گەورەیەکەن ڕێکخراوە ژنانیەکان بەو شێوەیە گەورەیەکەن کە ئەو خەتەرێک ببینرێت. سەرەتای ئەمە کە بۆی بە تەواوی جوابی ئەو پرسیارە بدەمەوە دەبێت پێناسەیەکی گێچەڵی سێکسی بکەین گێچەڵ یان گێچەڵی سێکسی ئەگەر گێچەڵ بە عام تەحەڕوشی جنسی بە عەرەبی بەڵێ تەحەڕوشی جنسی یان تەحەڕوش بە گشتی کە بە کوردی گێچەڵ پێکردنە گێچەڵ پێکردن جۆرێکە لە تونند و تیژی هەموو ئەو ئاماژە و دەستەواژە و دەست لێدان و
هەتا دەستکاری کردنانە دەگرێتەوە کە بەبێ ویستی کەسی بەرامبەری ئەنجام دەدرێت ئیتر کەسەکە ئاماژەی سێکسی بیان بەڵێ بۆی هەیە کە بە تەمەەن بێ بۆی هەیە نێر بێ بۆی هەیە مێ بێ بەڵام لە هەموو حاڵەتەکان هەر شتێ بەرامبەر تو ئەنجام درا بەبێ ویستی بەرامبەر ئەوە دەچێتە خانەی جێچەڵ پێکردنەوە و جێچەڵی سێکسی تەحەڕوشی جنسی جۆرێکە نقطەیەکە لە گێچەڵ پێکردن باشە پێت وایە لە کۆمەلگەی خۆمانە کۆمەلگە مسلمان نشینەکان بەگشتی جێچەڵی سێکسی بۆتە دیاردەیەکی ترسناک گێچەڵ بەگشتی دیاردەیە بەڵام گێچەڵی سێکسی هێشتا نەبۆتە دیاردە بەڵام حاڵەتەکانیش کەم نییە من لە ماوەی کاری خۆم کە ساڵانێکی دوور و درێژیشم لەسەر فایلی کۆمەڵایەتی و لەسەر توندوتیژی و دەست درێژیەکان کردووە گێچەڵی سێکسیمان کەم نییە نەبۆتە دیاردە وەکو ئامار لە کوردستانە هیچ ئامارێک نییە بەڵام ئێمە لە ساڵی 2009 بۆ دە پێم وابێ دوای ئەوە بەبیرم نایە یان بەرچاوم نەکەوتووە کەسی تربی کردبێ ئێمە لە دەستگای واروین بووین ئەو کات دەستگایەکی ژنان بوو بەس لەسەر گێچەڵ بەگشتی کردمان سەدا ڕاپرسیەکمان کرد 150 ژنان گوتیان ئێمە گێچەڵمان پێکراوە باش گێچەڵ وەکو چی وەکو خانمێک لەسەر جادەیەک دەڕوا بەتەنایە سایقێک مل دێنێتە دەرەوە تعلیقی لێ دەدات هۆڕینی بۆ لێ دەدات لە ناو بازارەکان نوقرج لێگرتن هەیە تعلیق لێدان هەیە حدی اختصاب چی وەکو اختصابی جنسی فعلی وەکو اختصابی جنسی لە شوێنی کارەکان هەبووە و بەداخەوە کە من چەند جارێک ئەوەم باس کردووە زۆرێک لە پیاوان پێیان ناخۆش بووە بەڵام ئێمە دەبێ باسی واقعکەین بۆیە قسە ناکەین کە خەس لە خۆمان ڕازیکەین دەمانوێت باسی کێشەکانی کۆمەڵگە بکەین زۆربەی ئەو حاڵەتە دەست درێژیە جنسیانەی کە هەبووە من کارم لەسەر کردووە بەشێکی زۆری لەلایەن مەحرەمەکانی ژنانەوە بووە هەتا منداڵانیش مەحرەمک و باوک برا خاڵ مام تعدان کردووە بەڵێ اختصاب یا تەحەڕوش اختصاب کراوە تەحەڕوشی جنسی بووە تەحەڕوشەکە ئەنجام دراوە هەندێکی ساڵانێک بەردەوام بووە تا ئاشکرا بووە هەتا حاڵەت هەبووە نێردراوەتە دەرەوە یەک نقطەی تری زۆر گرنگ کە دەمەوێت لەو بابەتە ئیشارەی پێ بکەم ئەوەیە لە کۆمەڵگەی ئێمە بەداخەوە لەبەرەوەی ژنیان وەکو عیبە ناساندووە لەبەرەوەی ژن وەکو ئینسانی تەواو ناناسێندرێت ژنەکە غەدر لێکراو بێ یان غەدر بکە هەر بە تاوانبار سەیری دەکەون وەکو تاوانبار سەیر دەکرێت کچ هەبووە کە باوکی دەستدرێژی سێکسی کردوتە سەر ساڵانێکی دوور و درێژ وەختێک ئاشکرا بووە لە جیاتی باوکەکە محاسەبە بکرێ براکانی ویستیانە کچەکە بکوژن باشە با من پرسیارێک بە شێوەی تر بکەم بەنسبەت ئەم بابڕێن ئەم دیاردەیەوە پێت وایە خەتا لە ئافرەتە جۆری جلوبەرگ جۆری تەسەڕوف جۆری تێکەڵاو بوون یا هەر غەریزەیەکی پیاوانەیە نێرسالاریە بەم شێوەیە ئەوێ با بڵین پیاوەتی نێرێتی خۆی دەربخا هۆکارەکانی تەحەڕوش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو ناوچەیە بەگشتی و لە کۆمەڵگەی کوردستانی بە تایبەتی دەتوانی بڵێ فرە هۆکار یەکەمیان لە ناوچە دواکەوتووەکان دایمە هێز سەردەستە عەقڵیەت هێز سەردەستە یعنی ئەوانەی بەهێزن دەیانەوێ توندوتیژی بەرامبەر بێهێزەکان بکەن ئەوە هۆکاری دووەم بەستنەوە و کەپتە یعنی زۆرێک لە گەنجانی ئێمە کە لەوانەیە نەتوانن بە ئاشکرا بۆ نمونە پەیوەندیەکی خۆشەویستیان هەبێ من ناڵێم سێکسی لەوانەیە بەشێکی نەفسی بێت چونکە ئەوە کاتێک ناتوانن هەموو شتێک قەدەغەیە هەموو شتێ مەمنوعە تووشی کەپتی معنەوی کەپتی جەستەیی جۆرەها کەپ دەبنەوە بە تایبەت ساڵانێکی زۆرە لێرە قەیران هەیە قەیرانی ئابووری هەیە ڕەنگە بەشێک لە گەنجان ناتوانن ژیانی هاوسەرگیری دروست بکەن بەڵام عینەکە لە بیرمانەتی ئێمە کە پیاو هەبووە دەستدرێژی جنسی کردوتە سەر منداڵ دوو ژنی هەبووە یعنی ئەو حاڵەتەش هەیە ئەوە نەخۆش پێت وایە ئەوە بەڵێ خاڵێکیان نەخۆشیە کە کەسەکە لە ڕووی بە تایبەت ئەوانەی دەستدرێژی دەکەنە سەر منداڵان پێی دەڵێن پیدۆفیلیا ئەوانە قابلی چارەسەرکردنیشیان هەیە کە هەر کەسێ یعنی هەر پیاوێ بیستی ئارەزووی بۆ منداڵچوو دەتوانێت پێشەوەی تاوانەکە ئەنجامدا سەردانی دکتۆری دەرونی بکە قابلی چارەسەرکردن ئەو نەخۆشیە من پرسیارەکەی من زۆرتر لەمە بوو
دەوری ژنان خۆیان لەمە چییە؟ ڕۆڵی ژنان قسێکی زۆر تەقلیدی و کۆنا یعنی زۆر تێڕوانین و ئەفکارێکی ئەکسپایرە کە دەوری ژن بۆچی دەوری هەبێ ئێمە ئافرەتمان هەبووە محەجەبە بووە دەستدرێژی سێکسی کراوەتە سەر ئافرەت هەبووە ژنی بەتەمەن بووە منداڵێکی 5 ساڵان چی وەختێک دەستدرێژی دەکرێتە سەر بۆچی یعنی لە چیدا ژنێک کە تیشێرت و پانتۆڵێکی ئەتیادی لەبەرە لە شوێنی کارەکەی تۆ پێ تو جلو بەرجیش خەڵک ناجێڕێتەوە لە تەحەڕشی جنسی بە هیچ جۆرێک ئەوە ڕاست نییە من جارێک لەگەڵ ینی جیاوازینە لە بین ئافرەتێکی محەجەبە فەقیرۆکە کە سەری هەڵنابڕێ لەگەڵ ئافرەتێکە کە پانتۆڵێک و جنسێک لەبەرەکە بە شێوەیەک لە شێوەکان ئەڕوات بەڕێگە یان ئەم دوانە فەرقیان زۆر جار بۆ سەر باڵا پۆشەکان تەحەڕش زیاتر بووە ئاخر ڤیدیۆ کە دروست کراوە خانمێکی باڵا پۆش بوو ینی خۆی ڕاست نییە بە هیچ جۆرێک ئەوە تێڕوانینێکی زۆر ماوە بەسەر ئەوە کە دروست کراوە یعنی ئەو ڤیددیوە خۆی ڕاست نییە دروست کراوە بەڵام ئەوەش جۆرێکە لە تەحەڕش ژن کاتێک ئەو ئافرەتە ئێمە کاتێک لە کەیسەکە لێکۆڵینەوەمان کرد ئەو خانمە لەبەرەوەی جوابی کەسێکی نەداوەتەوە ئەوەی بۆ دروست کراوە ئافرەتی بە تەمەنی 50 ساڵمان هەیە یعنی خانمی نەک بە تەمەن بڵێن زۆر گەنج نییە نەک بڵێن بە تەمەنە یان 55 ساڵمان هەیە تەحەڕشی جنسی پێکراوە تەحەڕش یا اغتیسابی جنسی کراوە تا حەدی بەڵێ ئەی خۆ ئەخر لەلای 5 ساڵ و 6 ساڵ و 10 ساڵ و 12 ساڵ و بەشێکی زۆری گوتمان مەحرەمانی خۆیان بووە بەشەکەی خەڵکی ترخان ئێمە باس لە کوردستان بکەین لە کوردستان ئەمە 5,000 مزگەوتمانەیە یعنی 5,000 کەسیش لە جمعان نوێژبکانی 5 میلیۆن کەس هەموو کوردستانەکە بێژگەرەوەی کە دەنگی مکەبەرەکان هەموویێتە دەرەوە بێژگەرەم هەموو تەلەڤیزۆن کە باسی ئەخلاقی دینیەکە بێژگەر لە ئەوانەی تر کە باسی ئەخلاقەکەن لە مەکتەبە لەمە لە قوتابخانەی ئیبتیداییەوە هەتاکو و زانکۆ یعنی ئەمانە هیچی دەوری نییە لە پەروەردەکردنی ئینسانە بۆی ببێتە ئینسانێکی مەدەنی خاوەن شەرەفی خۆی بێ تەعەدا لە خەڵک نەکە سەرەتا دەبێ ئێمە ئەوە ڕاستکەینەوە تعریفی ئەخلاق لە مجتەمەعی ئێمە ڕاست بکرێتەوە تعریفی چەمکی ئەخلاق ڕاست بکرێتەوە ئەخلاق پەیوەندی خۆشەویستی و ئاسایی نێوان کوڕ و کچێک نییە لەوە دەرچێ ئەخلاق بێتەوە سە پرەنسیپ و بەها و ئیحترامی کەسەکان سنووری ئازادی کەسەکان لە اغتیساب و لە بەڵێ ئێمە دەبێت سەرەتا ئەو چەمکە ڕاستکەینەوە چونکە لێرە درۆ دەکەن تەعەدا لە خەڵک بکەن خەڵک بکوژن کەس بەبێ ئەخلاقی نازانێ ئێمە دەبێت تعریفی ئەو چەمکە ڕاستکەینەوە یەکەم جار دووەم جار کەناڵەکانی پەروەردەکردنی کۆمەڵگە کە وەکو جەنابەت ئاماژەت کرد مزگەوتە حیزبە قوتابخانە و زانکۆکانن مامۆستاکانمانن ئەوانە هەموو ڕاگەیاندن بە دەرەجەی زۆر کە تەکنەلۆژیا ئێستا یەک لە هۆکارەکانە ویستم لێوەدا باسی کەم یان یەک لە هۆکارەکانی ئێمە تەکنەلۆژیایە ئێستا بۆ زیادبوونی دەستدرێژی سێکسی خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیا و میدیا و ڕاگەیاندنیش بەگشتی یعنی زۆربەی کەناڵەکان باسی دینە و باس لە ئەخلاقە و باس لە ڕێزگرتنی ژنانە و ینی ئەمانە هیچی دەوری نەبوو بە ئێمە شتێکی تر ئەو بابەتە زۆر قوڵە قسە زۆر هەڵدەگرێت فرە ڕەهاندە لەبەرەوەی ئێمە کاتێک دەبینین لە ناکاو مامۆستایەکی ئاینی زۆر بەناوبانگ دەڵێن بۆتە مارکسی لە قسە باوەکەی کۆمەلگا کەسێکی چەپی زۆر بەناوبانگ بووە بە مەلا بۆ بە مەلایەکی بەناوبانگ لەبەرەوەی ئێمە سەدحی شتەکان وەردەگرین ئەو چەمکانە هاوردەن بۆ ئێمە هەم ڕاست و هەم چەپ بۆ ئێمە هاوردەیە ئێمە تەنیا وەکو ئێستا ئەوانەی دەڕۆن بۆ مزگەوت وەکو نەرید دەڕۆن خۆمان یعنی هەبووە لە کاتی نوێژی جومعە بە بەرمزگەوتێکدا ڕەت دەبی ئەوانەی دەچن بۆ مزگەوت زیاتر سەیر دەکەن لەوانەی لەولاوەستان لەبەرەوەی وەکو نەرید دەچێتە مزگەوت ئەوە وەکو ئاین تێگەیشتن لە ئاین کۆمەڵشتی تر وەری نەگرتووە ئەوە جیالەوەی ئێمە باسی خودی ئاین بکەین زۆر قوڵ دەبێتەوە ئێمە ئەوە تەنیا باسی ئەوە دەکەین کە پەیڕاوکارانی ئەو ئاینە لەوانەیە لە ئاین نەک هەر ئاینە ئیسلام لە ئاینەکانی تریشدا ئەوە ڕووی داوە هەتا خەڵکی ئاینی بەناوبانگ ئەنجامی داوە
گێچەڵی سێکسی دیاردەیەکە لە هەموو کۆمەلگاکاندا بە ڕێژەی جیاواز بەرچاو دەکەوێت، بەڵام ڕوبەڕووبوونەوە و چارەسەرکردنی گزارش لە بەرەو پێشچوونی کۆمەلگاکان و ڕێزگرتن لە ئازادی و مافی ئەوانی تر دەکات.